بەشی دووەم پەروەردگار الرب لاپەڕا 55 لێکۆڵینەوەی زمانەوانی وشەی الرب لە پیتی ڕا و بائی دووبارەکراوەی مشەدەد هاتووە. مانای ئەسڵی و بنەڕەتی الرب پەروەردەکردنە، دوایی مانای هەڵسوڕان و بەڕێوەبردنی کاروبار و شت لە ئەستۆگرتن و پەیمان پێدان و چاککردن و تەواوکردنی لێ دەبێتەوە. لەوانەش مانای بەرزی و سەرۆکایەتی و مڵکداری و گەورەتی لێ پەیدا دەبێت. با زیاتر بەکارهێنانی وشەی الرب لە زمانی عەرەبی ڕوون بکەینەوە. یەکەم، پەروەردەکردن و پێگەیاندن و گەشەپێدان کە دەڵێن ڕەب الوەلەد واتە منداڵەکەی پەروەردەی کرد تا پێگەی و هەست و هۆشی پەیدا کرد. الرەبیب ئەو کوڕێ کە پەروەردەی دەکەیت. الرەبیبە منداڵی کچ دەگرێتەوە کە پەروەردە کرابێ. هەروەها هەردوو وشەکە بەو منداڵەش دەگوترێت کە لە ماڵی زڕباوکدا پەروەردە دەکرێت. هەروەها الرەبیبە بە مانای ئەلحاضینە واتە ئەو منداڵەی بەدایان دراوە. وشەی الرابە بە زڵدای دەگوترێت چونکە پەروەردەکردن و پێگەیاندنی منداڵێک دەگرێتە ئەستۆ کە هی خۆی نییە. هەروەها الراب بە مانای باوە پیارە مێردی دایک دێت. المرەبەب یا المرەبی بەو دەرمانە دەگوترێت کە بۆ کاتی پێویست هەڵدەگیرێ. و هەروەها ڕەبە سەڕبوون ڕەبە واتە زیادکردن و هاویشتنە سەر و تەواوکردن کە لە بابی نەسەڕا یەنسوڕ و هاتووە. وەک دەڵێن ڕەب النیعمە واتە چاکەی بە زیادەوە بەسەرا ڕشت و تیایدا وردبینی و دیقەتی بەکارهێنا. دووەم، کۆکردنەوە و کۆمەڵبوون و ئامادەکردن کە دەڵێن فەلەیەڕب الناس واتە کابرا خەڵکی کۆ دەکاتەوە یا لە دەوری کۆ دەبنەوە و شوێنی کۆبوونەوەیان ناودەنێن المرەب و النرەبب کە بەمانای کۆبوونەوە و چوونە پاڵیەک دەگرێتەوە. سێەم، بەڵێندان و چاکردن و چاودێری و لە ئەستۆگرتن و سەرپەرشتیکردن. دەڵێن ڕەبە ضەعیە واتە ئاگای لە باخەکە بوو چاودێری کرد. سەفوانی کوڕی ئومەیە بە ئەبوو سوفیانی گوت ئەگەر پیاوێک لە قوڕەیش لە ئەستۆم بگرێت و چاودێریم بکات پێم باشترە لەوەی پیاوێکی هەوازن لە خۆم بگرێت و چاودێریم بکات واتە سەرپەرشتیم بکات و بمخاتە ژێر لوتف و چاودێری خۆی. و عەڵقەمەی کوڕی عەبدە دەڵێ وەکونت ئیمرەئەن ئەفەضت ئیلەیکە ڕەبابەتی وەقەبلەکی ڕەبەتی فەضەیعەت ڕەبوب واتە ئێستا کاروبار و بەخێوکردن و ئاگالێبوونی من کەوتە ملی تۆ دوای ئەوەی کە چەند کەسێک پێشی تۆ ئاگالێبوون و سەرپەرشتیکردنی منیان خست بۆ ئەستۆی خۆیان کەچی باش ئاگاداریان نەکردم و کاروباریان باش بەڕێوە نەدەبردم. هەروەها فەرزداق دەڵێ وەکو ئەو کەسە بێعەقڵەوا بوون کە چەوری لەو پێستە دەدات کە نەرم نابێتەوە و ناغارێ و دەڵێن فڵان لای فڵانە کەس ئیش دەکا و لەسەر دەستی ئەو فێر دەبێ و شارەزایی پەیدا دەکا. چارەم، پایەبەرزی و گەورەی و سەرۆکایەتی و قسە ڕۆیشتن و دەست لە کاروبار وەردان و کاربەجێبوون. دەڵێن قەد ڕەبە فەلەن قەومه واتە فڵان کەس گەلەکەی خۆی بەڕێوە برد و کاروباری بۆ ڕێخستن و وای لێکردن کە گوێڕالی بکەن. ڕەبەیت القەوم واتە بوون بە حاکم و گەورە و فەرمان ڕەوایان. لەبیدی کوڕی ڕەبیعە دەڵێ ڕۆژێ سەرۆکی کیندە و کوڕەکەی و گەورەی مەعەد لە نێوان خەیبەت و عەرعەر لەبەین چوون. لێرەدا ڕەب و کیندە مانای گەورە و سەرۆکی کیندە دەگەێنێ. هەر لەم بارەیەوە نابیغەت الذویبانی دەڵێ بەرەو مەلیکاتی حیرە بەرز بوویتەوە تا پێی گەیشتی جا هەرچی ماڵی کۆن و نوێیە بەفیدات بێ. پێنجەم، خاوەنداریەتی لە فەرمودەیەکدا هاتووە کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پیاوێکی پرسی ئەڕەب غەنەمی ئەم ڕەب ئیبل واتە خاوەنی مەڕی یاوشتر. هەر بەو مانایی بە خاوەن ماڵ دەگوترێت ڕەب الدار، بە خاوەن وشتریش ڕەب الناقە، خاوەنی باخ و بێستانیش ڕەب الضەیعە. هەروەها وشەی الرەب بە مانای سەید واتە گەورە دێت بە پێچەوانەی بەندە و خزمەتکار. ئەمە چەند مانایەک بوو کە لە وشەی الرەب دەبێتەوە. جا سوێند بە مانەوەی خودای پەروەردگار ئەوانەی مانای الرەبیان لە پەروەردەکار و گەشە پێدەردا تەسک کردوتەوە بە هەڵەدا چوون. کاتێ لە ڕاوە و لێکدانەوەی الڕبوبیەدا ئەم ڕستەیە دووبارە دەکەنەوە کەواتە دامەزراندن و گەشە پێدانی شتێک جار لە دوای جار تا دەگاتە ڕاددەی تەواوبوون.
بەڵام لە ڕاستیدا ئەمە تەنها یەک مانا دەگرێتەوە لەو هەموو مانا فراوان و جۆرا و جۆرانەی ئەم وشەیە بەوردبوونەوە لە فراوانی ئەم وشەیە و هێنانە بەرچاوی مانا چڕ و پڕەکانی دەگەینە ئەوەی کا وشەی ئەڕەب هەموو ئەم مانایانەی خوارەوە دەگرێتەوە. یەکەم پەروەردەکار و لە ئۆباڵگرتن بۆ جێبەجێکردنی پێداویستیەکان و ئەو کەسەی هەڵدەستێ بە پەروەردەکردن و پێگەیاندن. دووەم لە ئۆباڵگر و چاودێر بەوەی بە بەڵێن پێدان و چاکردنی حاڵی ئۆباڵی بە ئەستۆی خۆی بگرێ. سێم سەرۆک و بەڕێز و گەورەیەک لە ناو نەتەوەکەیدا پایەی هەبێت و لە دەوری کۆ ببنەوە. چارەم گەورە و سەرۆک و دەسەڵاتدار و دەستڕۆیشتوویەک کە گوێڕایەلی بکرێ کە دانرابێ بە بەرزی و گەورەیەتیدا خۆشی خاوەنی دەسەڵاتێک بێت کە ویست و توانای ئیدارەی خەڵکی هەبێت. المالك للصلاحيات التصرف. پێنجەم خاوەن گەورە و فەرمانڕەوا المەلیک والسەید. بەکارهێنانی وشەی ئەڕاب لە قورئاندا لاپەڕا 60. لە قورئاندا وشەی ئەڕاب بە هەموو ئەو مانانەی باسمان کردن بەکار هاتووە لە هەندێ جێ بە یەک مانا و لە هەندێ جێیتر بە زیاتر بەکار هاتووە. لە هەندێ شوێنیشا وشەکە بە هەموو ماناکان واتە بە هەر پێنجیان لە یەک کاتدا بەکار هاتووە. ئێستا بە نمونە ئاەتی قورئانی ڕوونی دەکەینەوە. یەکەم بەکارهێنانی بە مانای یەکەم هەروەکو پەروەردگار لە سوورەی یوسف ئاەتی 23 دەفەرموێت قال معاذ الله إنه ربي أحسن مثواي. واتا پنا بە پەروەردگار ئەو پەروەردگاری منە کە بە چاچی پەروەردەی کردوم و شوێن و پلەی منی جوان کردووە و گەشەی پێداوم و لەو ماوە زۆرەی لێرە مامەوە. پێغەمبەر یوسف سەلامی خودای لێبێ کاتێک ئەوەی فەرموو کە ژنی عەزیزی میسر خۆی ڕازاندەوە و دەرگاکانی داخست و گوتی خێراکە لەگەڵم وەرە سەرجێگا. دووەم بەکارهێنانی بە مانای دووەم و هەندێک لە مانای یەکەم. پەروەردگار لە سوورەی ئەش-شوعەرا ئاەتی 77 تا 80 دەفەرموێت فإنهم عدو لي إلا رب العالمين الذي خلقني فهو يهدين والذي هو يطعمني ويسقين وإذا مرضت فهو يشفين. واتا ئەوان هەمویان دوژمنی منن تەنها پەروەردگار و چاودێری جیهانیان نەبێ. ئەوەیە کە بەدی هێناوم و هەر ئەویش ڕێگەم نیشان دەدا و هەر ئەویش خۆراک و خواردنەوەم پێدەدا و ئەگەر نەخۆش دەکەوم چاکم دەکاتەوە. پەروەردگار لە سوورەی ئەننەحل ئاەتی 53 و 54 دەفەرموێت وما بكم من نعمة فمن الله ثم إذا مسكم الضر فإليه تجأرون ثم إذا كشف الضر عنكم إذا فريق منكم بربهم يشركون. واتا هەر بەخشش و نیعمەتێکتان هەیە لە خوداوەیە جا ئەگەر ناخۆشیەکانتان توش بێت ئەوە هاواری وەبەر دەبەن و پەنا دەبەنە بەر ئەو خودایەی پاشان هەرکە ئەو ناخۆشیەی لەسەر لادان ئەوە چینێکتان هاوڵ بۆ پەروەردگار بڕیار دەدەن و بەتەنها نایپەرستن. پەروەردگار لە سوورەی ئەلئەنعام ئاەتی 164 دەفەرمێ قل ئەغەیڕ الله ئەبغی رەبە وهو رب كل شيء. واتا بڵێ ئایا بێجگەل لە خودای تاقانە پەروەردگارێکی تر بخوازم لە کاتێکدا ئەو پەروەردگاری هەموو شتێکە. پەروەردگار لە سوورەی ئەلموزەممیل ئاەتی 9 دەفەرمێت رب المشرق والمغرب لا إله إلا هو فاتخذه وكيلا. واتا پەروەردگاری ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوایە هیچ پەرستراوێکی بەڕاستی نییە تەنیا ئەو نەبێ کەوابوو ئەو بکە بە پشتیوان و کار هەرسوڵێنەری خۆت. سێم بەکارهێنانی وشەی ئەڕاب بە مانای سێم. پەروەردگار لە سوورەی هود دەفەرمێ هو ربكم وإليه ترجعون. واتا خوای گەورە و پەروەردگاری ئێوەیە و هەر بۆ لای ئەویش دەگەڕێنەوە. پەروەردگار لە سوورەی ئەز-زومەر ئاەتی 7 دەفەرمێ ثم إلى ربكم مرجعكم. واتا ئینجا گەڕانەوەتان بۆ لای گەورە و پەروەردگارتانە
قل لن يجمع بيننا ربنا واتبڵێ پەروەردگارمان گشتمان لە ڕۆژی دواییدا کۆ دەکاتەوە. پەروەردگار لە سوڕەی ئەلئەنعام ئایەتی 38 دەفەرموێت: وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون. واتا هیچ شتێک نییە لەسەر زەوی بجوڵێتەوە و هیچ باڵندێک نییە کە بە دوو باڵی خۆی بفرێت وەکو ئێوە کۆمەڵ و نەتەوە نەبن. هیچ شتێکمان لەم کتێبەدا فەرامۆش نەکردووە. دوایی خۆیان زیندوو دەکرێنەوە و لای پەروەردگار کۆ دەکرێنەوە و لێیان دەپرسرێتەوە. پەروەردگار لە سوڕەی یاسین ئایەتی 51 دەفەرموێت: ونفخ في الصور فإذا هم من الأجداث إلى ربهم ينسلون. واتا کاتێکیش کەفوو بە کەڕەنادا دەکرێ ئیدی ئەو کاتە هەموو لە گۆڕەکانیان دێنە دەرەوە و بەرەو لای پەروەردگار بە خێرایی دەڕۆن. چارەم بەکارهێنانی وشەی ئەڕەب بە مانای چوارەم و هەندێکیش لە مانای سێیەم. پەروەردگار لە سوڕەی ئەتتەوبە دەفەرموێ: اتخذوا أحبارهم ورهبانهم أربابا من دون الله. واتا لباتی پەروەردگاری گەورە قەشە و مالمەکانیان کردبووە گەورە و خودایانی خۆیان و گوێڕایان دەکردن لە حەڵالکردن و حرامکردندا. پەروەردگار لە سوڕەی ئالی عەمران دەفەرمێ: ولا يتخذ بعضنا بعضا أربابا من دون الله. واتا با هەندێکمان خۆمان نەکەینە گەورە و پەروەردگاری هەندێکمان بە جۆرێک لە هەموو شتێکدا گوێڕالی بکەین لەو کارانەشدا کە پەروەردگار ڕێی پێ نەداوە، وەکو جوولەکە کە سەیدنا عوزەیریان سەلامی خودای لێبێ دەپەرست و دیانەکان سەیدنا ئیسایان سەلامی خوا لێبێ دەپەرست و گوێڕالی قەشە و مالمەکانیان لە حەڵالکردن و حرامکردنیان دەکرد. مەبەست لە وشەی ئەرباب لەم دوو ئایەتەدا ئەوەیە کە ئەو کەسانەی نەتەوە و میلەت و تایفەکان دەیانکەن بەڕدێن سپی و ڕێنیشاندەر و بەرنامەدانەری خۆیان فەرمانەکانیان بە شێوەیەکی گشتی و ڕەها جێبەجێ دەکەن و ئەوەی قەدەغەشی بکەن وازی لێدەهێنن و لەسەر یاساکانیان دەڕۆن و باوەڕیان بە حەڵاڵ و حرامەکانیان هەیە. ئەگەرچی پەروەردگاریش ڕێی پێنەدابێ، زیاد لەوەش دەڵێن ئەم گەورانە شانی ئەوەن کە لە خۆیانەوە فەرمان دەرکەن و یاسا دانێن و شتی تیش قەدەغە بکەن و یاساغ بکەن. ئەمانەش هەمووی سیفەت و کاری پەروەردگارە. هەروەکو پەروەردگار لە سوڕەی یوسف لە چەند شوێنێکیدا دەفەرمێ: أما أحدكما فيسقي ربه خمرا، يعني وقال للذي ظن أنه ناج منه اذكرني عند ربك فأنساه الشيطان ذكر ربه، يعني فلما جاءه الرسول قال ارجع إلى ربك فاسأله ما بال النسوة اللاتي قطعن أيديهن إن ربي بكيدهن عليم. واتا ئەیدوو هاوڵەکەی زیندانم، یەکێک لە ئێوە شەراب دەداتە گەورەکەی خۆی. و پێغەمبەر یوسف سەلامی خودای لێبێ بەو کەسانەی فەرموو لەو دوانە کەزانی لە بەندینخانە قوتاری دەبێ لای گەورەکەت پاشای میسر باسم بکەیت تا بیریان بخەیتەوە کە لە بەندینخانە ماومەتەوە. بەڵام شەیتان لەبیر کابرای بردەوە کە لای ڕەب و گەورەکەی خۆی باسی سەیدنا یوسف بکات سەلامی خودای لێبێت. کاتێک نێراوی سەرۆکی میسر چووە لای سەیدنا یوسف، سەیدنا یوسف فەرمووی بگەڕێرەوە لای سەرۆکەکەت پرسیاری لێ بکە، بزانە ئەو ئافرەتانەی دەستی خۆیان بڕی بۆچی وایان کرد و دەربارەی من چ دەڵێن. بێگومان پەروەردگارم بە فڕ و فێڵیان ئاگادارە. لەم ئاەتانەدا پێغەمبەر یوسف سەلامی پەروەردگاری لێبێ کاتێک قسە لەگەڵ خەڵکی میسر دەکا ناوی عەزیزی میسری بە وشەی ڕەبوهم دووبارە کردوتەوە. ئەمەش لەبەر ئەوەی کە خەڵکی میسر دانیان نابوو بەدەسەڵات و پلەپای عەزیز و باوەڕیشیان وابوو کە خاوەنی فەرمانکردن و پێشگیریکردنە مالیکل ئەمر وەننەهی، چونکە لە واقعدا ئەو پاشا فەرمان ڕەوایە پەروەردگاری خەڵکی میسر بوو. بەڵام سەیدنا یوسف خۆی بە پێچەوانە وشەی ئەڕەبی تەنها بۆ ئەڵڵای بەکارهێناوە، چونکە پێغەمبەر یوسف سەلامی خودای لێبێ قەناعەتی وانەبوو کە فیرعەون زاڵ و خاوەن هێزی هەرە ناچاری کردن و خاوەنی فەرمان و پێشگیری کردنە.
بەڵکو باوەڕی وابوو کە تەنها پەروەردگار ئەو شتانەی لە دەستە و خاوەنی ئەو سیفەتانەیە. پێنجەم بەکارهێنانی وشەی ئەڕەب بە مانای پێنجەم. پەروەردگار لە سوڕەی قوڕەیش ئاەتی 3 و 4 دەفەرمێت: فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. واتا با خاوەنی ئەو کەعبێ بپەرستن کە لەو پەڕی برسیەتیدا تێری کردن و لەو پەڕی ترس و بیمیدا ئەمانی پێبەخشین. پەروەردگار لە سوڕەی ئەسافات ئاەتی 180 دەفەرمێت: سبحان ربك رب العزة عما يصفون. واتا پاکی و بێگەردی بۆ پەروەردگاری تۆ کە پەروەردگاری خاوەندە سەڵات و بە عیززەتە، پاک و بێخەوشی بۆ ئەو لەو نوقسانیانەی کە دەیدەنە پاڵی و وەسی ئەوی پێدەکەن. فسبحان الله رب العرش عما يصفون. واتا پاچی بۆ خدای خاوەن عەرش لەو شتە پڕ و پوچانەی وە پاڵی دەدەن لە هاوڵ و خێزان و منداڵ. یان قل من رب السماوات السبع ورب العرش العظيم. واتا بڵێ چێ خاوەن بەدیهێنەری حەوت ئاسمانەکانە و خاوەن و بەدیهێنەری ئەو عەرشە گەورەیە. یان رب السماوات والأرض وما بينهما ورب المشارق. واتا خاوەن و بەدیهێنەری ئاسمانەکان و زەوی و ئەوەی لە نێویاندایە و خاوەن و بەدیهێنەری ڕۆژهەڵاتەکانە. یان وأنه هو رب الشعرى. واتا بەڕاستی خدای مەزن خاوەن پەروەردگاری ئەو ئەستێرەیە کە ناوی شعرا گەلاوێژە، ئەو ئەستێرەی کە نەفامەکان دەیان پەرست و بە خودایان دەزانی. واتا خدا خاوەنی پەرستراوەکەی ئەوانیشە. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. پێڕوانینی نەتەوە گومڕاکان سەبارەت بە پەروەردگاریەتی. لاپەڕا 66. لەو ئاەتانەی ڕابردوو وشەی ڕەب ماناکەی وەکو ڕۆژ لە ئاسمانی هاویندا ڕۆشن و دیارە کە هیچ پەڵا هەوری لەسەر نییە. بەڵام ئینجا بە ئەوە بزانین تێڕوانینی نەتەوە سەر لێ شێواوەکان چۆن بووە و چۆن و لە بەرچی قورئان بەرپەچی داوتەوە و هەڵی وەشاندۆتەوە. ئەدی ئەو مەبەستە چییە کە قورئان بانگهێشتی بۆ دەکات؟ جا باشتر وایە هەر نەتەوەیەک بەجیا باز بکەین لەبارەی بیر و لۆچوون و باوەڕیانەوە تا بە ئاشکرا و بێتەم و مێژ بۆمان ڕوون بێتەوە و تێبگەین. نەتەوەی سەیدنا نوح سەلامی پەروەردگاری لێبێت. کۆنترین نەتەوە لە مێژوودا کە قورئان باسی کرد بێ نەتەوەی نوحە سەلامی پەروەردگاری لێبێ. جا لە قورئانە بە دیار دەکەوێت کە ئەوانە نوکۆڵیان نەدەکرد لە هەبوونی خودای گەورەدا، وەک لە باسی ڕەتکردنەوەی بانگەوازی نوحدا بە دیار دەکەوێت. پەروەردگار لە سوڕەی ئەلمؤمنون آيتي 24 دفرميت: فقال الملأ الذين كفروا من قومه ما هذا إلا بشر مثلكم يريد أن يتفضل عليكم ولو شاء الله لأنزل ملائكة ما سمعنا بهذا في آبائنا الأولين. واتا گوتیان نوح تەنها مرۆڤێکە وەکو ئێوە و هیچی تر، دەیەوێ بە داواکردنی پێغەمبەراتی خۆی لە ئێوە گەورەتر بگرێ. ئەگەر خدا بیست بە پێغەمبەرێک بنێرێ ئەوە فریشتەیەکی دەنات. هەروەها نوکۆڵیان لەوە نەدەکرد کە خدای گەورە بەدیهێنەری ئەم بوونەوەرەیە و بە مانای یەکەم و دووەم پەروەردگارە، چونکە کاتێک نوح سەلامی پەروەردگاری لێبێ گوتی هو ربكم وإليه ترجعون، واتە ئەڵڵا پەروەردگار و ڕەبی ئێوەیە و بەدیهێنەر و کار هەرسوڕێنەری ئێوەیە و توانای دەست لە کار و باروەردانیشی هەیە بۆ لای ئەویش دەگەڕێنەوە. یان ئیستەغفروا ربکم إنه كان غفارا، واتە داوای لێخۆشبوون بکەن لە پەروەردگارتان چونکە بێگومان ئەو زۆر لێبوردەیە. یان پەروەردگار لە سوڕەی نوح ئاەتی 15 و 16 و 17
دەفەرمێت ألم تروا كيف خلق الله 7 سماوات طباقا وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا والله أنبتكم من الأرض نباتا واتە ئایا نابینن چۆن خدای گەورە حەوت چینی ئاسمانی یەک لەسەر یەک بەدیهێناوە و مانجی لە ئاسمانی یەکەمدا وەک ڕووناچێک داناوە و ڕۆژیش وەک چرایەک خدای گەورە لە خاک ئێوەی دروست کردووە و بەهۆیەوە وەک گژ و گیا خواردن و توخمەکان لە زەوی وەردەگرن و گەشە دەکەن لە وەرامدا کەس هەڵنەستاوە بە نوح بڵێت ئەڵڵا پەروەردگارمان نییە و زەوی و ئاسمانی بەدینە هێناوە و ئێمەی دروست نەکردووە یا بەڕێوەبردننی کاروباری زەوی و ئاسمان هەڵناستێ هەروەها نکوڵیان لەوە نەدەکرد کە خدای گەورە پەرستراویانە بۆیە نوح سەلامی خدای لێبێ بانجی کردن و فەرمووی ما لەکم من ئیلاهین غەیڕۆ جگە لە خدای گەورە هیچ پەرستراوێکی ترتان نییە ئەگەر نەتەوەکەی بە خودایەتی خدا کافر بوونایە ئەوە بە شێوەیەکی تر بانجی دەکردن و دەیفەرموو یا قەومی اتخذوا الله إلها واتا ئەینەتەوەکەم ئەڵڵا بکەن بە خودای خۆتان جا ئەوەی لێرەدا بەبیری توێژەرەوەدا دێت ئەم پرسیارەیە باشە کە ئەم نەتەوەی نوح باوەڕیان بەبوونی خدا و بە خودایەتی ئەی خدا هەبووە ئەدی لەسەر چی لەگەڵ نوحدا تێک دەگیران ئەگەر بۆ ئەم بابەتە لە ئاەتەکانی قورئان وردبینەوە بۆمان دەردەکەوێت کە مشت و مڕ لە نێوان نوح و نەتەوەکەیدا لەسەر دووشت بووە یەکەم پێغەمبەر نوح سەلامی پەروەردگاری لێبێ پێی دەگوتن ئەو خودایی کە پەروەردگاری جیهانە و دەزانن ئێوە و هەموو جیهانی بەدیهێناوە و پێداویستیەکانتان جێبەجێ دەکات لە ڕاستیدا هەر ئەو پەرستراوە و دەبێ بپەرسترێ و هیچ پەرستراوی دی لە گۆڕێدا نییە هەر ئەویشە کە زەرەر و زیانتان لەسەر لا دەبا و پێداویستیەکانتان جێبەجێ دەکات و گوێی لە هانا و داواکاری و داخوازیەکانتان دەبێ و بە دەنگتانەوە دێ جاکەوابوو دەبێت تەنها ئەو بپەرستن و ملکەتی هیچ شتێکی تر یا کەسێکی تر نەبن و کوڕنوش بۆ هیچ شتێک نەبن تەنها بۆ ئەو نەبێ یا قەومی اعبدوا الله ما لكم من إله غیره واتە ئەینەتەوەکەم خدا بپەرستن هیچ خدا و پەرستراوێکی ترتان نییە شایانی پەرستن بێ جگە لەو یان پەروەردگار لە سوڕەی ئەلئاعراف ئایەتی 61 و 62 دەفەرمێت ولكني رسول من رب العالمين أبلغكم رسالات ربي وتا بلا من للاين پروردگاری جیهانیانو نردراومو او پیمان نامتان پیرا دەگەێنم کە خدا فەرمانی پێکردوم نەتەوەکەی سوور بوون لەسەرەوەی کە گومان لەوەدانیە کە خدای گەورە پەروەردگاری جیهانیانە بەڵام چەند خدای داتا ئاشراوی دی هەنا کە هەندێک دەسەڵاتیان هەیە لە بەڕێوەبردنیان بوونەوەرەدا و هەندێک لە پێداویستەکانمان جێبەجێ دەکەن بۆیە هەر دەبێ باوەڕمان وابێ کە لەگەڵ ئەڵڵادا ئەوانیش پەرستراوی ئێمەن و دەبێ باوەڕمان پێیان هەبێ یان پەروەردگار لە سوڕەی نوح ئایەتی 23 دەفەرمێ وقالوا لا تذرن آلهتكم ولا تذرن ولا سواعا ولا يغوث ويعوق ونسرا واتا گوتیان دەسەڵ نەگرن لە خواکانتان بەتایبەتی ئەو پێنج بتە ود و سواع و یەغوس و یەعوق و نەسر دووەم نەتەوەی نوح تەنها ئەوەندە باوەڕیان بە پەروەردگاریەتی ئەڵڵا هەبوو لەو ڕۆوە کە بەدیهێنەری ئەوان و عەرد و ئاسمانەکانە و بەڕێوەبەری ئەم بوونەوەرەیە بەڵام باوەڕیان وانە بوو کە خودای گەورە بەتەنها شانی ئەوەی حکم و دەسەڵاتی هەرە بەرز لەبارەی ڕەوشت و کۆمەڵایەتی و شارستانی و ڕامیاری و لایەنەکانی تری ژیانەوە بەدەست ئەو بێ و یا تەنها ئەو شانی ئەو بێڕێ نیشان دەربێ و یاسا دانەر بێ و فەرمان دەربکا و قەدەغەی خراپەش بکا پێویستە تەنها گوێڕالی ئەو بکرێت بەڵکو سەرۆک و زاناکانی خۆیان لە باتی خوددا کردبووە پەروەردگار و دەمڕاستی خۆیان لەو کار و بارانەی کە لەوە پێش باسکران و نوح داوای لێ دەکردن و بانجی دەکردن کە تەنها خوددا بە پەروەردگار بزانن لە هەموو لایەنێکی ژیان و نەک پەروەردگاریەتی دابەش بکەن لە نێوان خوددادا تاشراوەکانیان و پێویستە لە سەریان تەنها ئەڵڵا بە پەروەردگاری خۆیان بزانن بە هەموو ئەو مانانەی کە وشەی ڕاب دەیانگرێتە خۆی و شوێنی کەون و گوێڕالی بکەن و لەو شتانەی کە لە خودداوە پێیان ڕادەگەێنێ کە نوح پێی فەرموون ئینی لەکم ڕەسوول ئەمین فاتقوا الله وأطیعون واتە من نێردراوی خوددام بۆ ئێوە دەستپاکم چیم پێ ڕابگەێنرێ بێ خیانەت پێتان ڕادەگەێنم جا لە خوددا بترسن و بە گوێم بکەن
خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. عاد نەتەوەی سەیدنا هود سەلامی پەروەردگاری لێبێ لاپەڕا حەفتە. دوای نەتەوەی نوح قورئان باسی نەتەوەی هود دەکات. دیارە ئەو نەتەوەیەش ملە جڕەی ئەوەیان نەدەکرد کە خوددا هەیە یا پەرستراوە، بەڵکو وەک نەتەوەی نوح باوەڕیان بە پەروەردگارێتی خوددا هەبوو لە هەندێ لایەنەوە، بەڵام کێشەی هود لەگەڵ گەلەکەیدا لەسەر دووشت بوو کە لە دەقەکانی قورئانە بەڕوونی بەدیار دەکەوێ. هەروەک پەروەردگار لە سوورەی ئەلئاعراف ئاەتی 65 دەفەرمێت: وإلى عاد أخاهم هودا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. واتابو نەتەوەی عاد براکەی خۆیانمان بۆ ڕەوانەکردن کە هود بوو، پێی گوتن ئەی نەتەوەکەم تەنها خوددا بپەرستن، چونکە هیچ خوددا و پەرستراوی تر نییە جگە لەو. یان پەروەردگار هەر لە سوورەی ئەلئاعراف ئاەتی 70 دەفەرمێت: قالوا أجئتنا لنعبد الله وحده ونذر ما كان يعبد آباؤنا. واتا بەهودیان گوت ئایا بۆ ئەوە هاتوویتە لامان و بەوە دەمانترسێنی کە سزای تند و تیژمان بۆ دێ تا ئەڵڵا بەتەنها بپەرستین و واز لەو بتانە بهێنی کە با و باپیرانمان دەیان پەرستن. یان لە سوورەی فوسیلەت کە پەروەردگار دەفەرمێت: قالوا لو شاء ربنا لأنزل ملائكة. واتا گوتیان ئەی ئەگەر پەروەردگاری ئێمە ویستبای پێغەمبەر بنێرێ ئەوان لە باتی ئینسان فریشتەی دەنات بۆ لامان. یان لە سوورەی هود ئاەتی 59 پەروەردگار دەفەرمێت: وتلك عاد جحدوا بآيات ربهم وعصوا رسله واتبعوا أمر كل جبار عنيد. واتا ئەمە شوێنەواری نەتەوەی عادە کە لایەندا و نکۆڵیان لە نیشانە و بەڵگەکانی پەروەردگاریان کردو، ئێمەش تەفر و تونامان کردن. ئەوانە لە پێغەمبەرانی خوا یاخی بوون، بۆیە عەسە و بەکۆ هاتووە کە ئیشارەتێکە بۆ ئەوەی کە لە هود سەلامی خوای لێبێ یاخی بوون، وەکو ئەوە وایە کە لە پێغەمبەرانی پێش هود و پاش هود سەلامی خوایان لێبێ یاخی بوو بن، چونکە هەمویان داوای یەکتاپەرستیان دەکرد. نەتەوەی عاد بە دوای فەرمانی سەرۆکە سەرسەخت و زاڵم و ملهوڕەکانی کەوتن کە خودداش ڕێ بەمە نادا. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. ثەمود نەتەوەی سەیدنا ساڵح سەلامی پەروەردگاری لێبێت لاپەڕا 71. دوای نەتەوەی عاد نەتەوەی ثەمودیش دێت کە لە قورئاندا ئاماژەی پێکراوە. ئەم گەلە زاڵمترین و سەرکەشترین و یاخیترین نەتەوە بوون. ئەمانەش گومڕاییەکەیان لە بنچینە و سەرەتادا وەکو گومڕایی نەتەوەی نوح و هود سەلامی خۆیان لێبێ دوابوو کە نوکۆڵی بوونی پەروەردگاریان نەدەکرد و کافر نەبوون بەوەی کە خوددا پەرسترا و پەروەردگاری هەموو بوونەوەرە، بەڵکو دەیانگوت ئەمە تاکە پەروەردگار نییە لەم بوونەوەر و بەتەنها شانی پەرستن نییە و کار هەڵسوڕان و دەسەڵات بەتەنهایی ئەو نییە. چەند خودای تریش هەن کە ئەوانیش گوێیان لە پاڕانەوەیان دەبێت و ناخۆشیان لەسەر لا دەبەن و داخوازیەکانیان جێبەجێ دەکەن. هەروەها دەربارەی ژیانی شارستانی و خۆڕەوشت و هەر شوێنی زانا و گەورە و سەرۆکەکانیان دەکەوتن، یاسای ژیانیان لێوەردەگرتن. هەر ئەوەش بووە هۆی ئەوەی کە لە دواییدا سەرنجام ببن بە نەتەوەیەکی تێکدەر و خدای گەورەش بەر سزای خۆی خستن. هەموو ئەوەش کە باسمان کرد لەو ئاەتانەی خوارەوە ڕوون دەبێتەوە. هەروەک پەروەردگار لە سوورەی فوسیلەت ئاەتی 13 و 14 دەفەرمێت: فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود إذ جاءتهم الرسل من بين أيديهم ومن خلفهم ألا تعبدوا إلا الله قالوا لو شاء ربنا لأنزل ملائكة فإنا بما أرسلتم به كافرون. واتاجا أي محمد أجر پشتیان لو بانگوازا خدای هەڵ کرد کە تۆ هێناوتە، ئەوا پێیان بڵێ هۆشداری سزایەکی تند و تیژتان دەدەمێ لە شێوەی دەنگێکی بەهێز کە لە خۆچوون و مردنی تێدا بێت، وەکو ئەوەی کە نەتەوەی عاد و ثەمود توش هاتن. کاتێک کە پێغەمبەرەکان هاتن بۆ لایەن، پێغەمبەری زۆریشیان بۆ هاتبوون، پێیان گوتن تەنها خوددا بپەرستن. ئەوانیش گوتیان
ئەگەر خوددا ویستبای ئەوە چەند فریشتەیەکی بۆ دەناردین تا ئاگادارمان بکەنەوە نەک ئینسانێکی وەک ئێوە و ئێمە باوەڕتان پێناهێنین. پەروەردگار لە سوڕەی هود ئاەتی 61 دەفەرمێت وإلى ثمود أخاهم صالحا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره. واتا بۆنەتەوەی ثەمود صالحی برانمان نارد بۆیان پێی گوتن ئەینەتەوەکەم لە خودای گەورە زیاتر هیچ خوددا و پەروەردگاری ترتان نییە جا ئەو بپەرستن. هەروەها لە سوڕەی هود ئاەتی 62 پەروەردگار دەفەرمێ قالوا يا صالح قد كنت فينا مرجوا قبل هذا أتنهانا أن نعبد ما يعبد آباؤنا. واتا گوتیان ئەی ساڵح ئێمە بەر لەمە چاوەڕێی چاکەمان لێ دەکردی چما تۆ ڕێنادەیە ئەو شتانە بپەرستین کە باب و باپیرانمان پەرستویانە. هەروەها پەروەردگار لە سوڕەی الشعراء ئاەتی 142 143 و 144 دەفەرمێت إذ قال لهم أخوهم صالح ألا تتقون إني لكم رسول أمين فاتقوا الله وأطيعون. واتا کاتێکە ساڵحی بران پێی گوتن ئەرێ ئێوە لە خوددا ناتەسن من نێدراوێکی دەستپاک و ئەمینی خوددام و بۆ هۆشداری ئێوە نێردراوم دە ئێوەش لە خوا بترسن و گوێڕالی بکەن. یان پەروەردگار لە سوڕەی الشعراء ئاەتی 151 و 152 دەفەرمێت ولا تطيعوا أمر المسرفين الذين يفسدون في الأرض ولا يصلحون. واتا گوێڕالی سەرکردە و پێشەوا لە ڕێدەرچووەکان مەکەن ئەوانەی تێکدەری سەرزەوی و جێرە شێوێنن و ئەهلی چاکە و چاکسازینن. تەبەڕی دەفەرمێ ئەو تێکدەرانە مەبەستی ئەم نۆ دەستەیە کە خودای گەورە دەفەرمێ وكان في المدينة 9 رهط يفسدون في الأرض ولا يصلحون. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات.